وا بڕیارە سێشەممە کاتژمێر 9 خولەکی شەو هەولێر و قووەتزەویە لە یاریەکی پڕ کابەری و کۆتا یاری هەفتەی سیوێکی خولی ناوی عێراق لەسەر یاریگای فرانس و هەریری بەیەک بگەن. هەردوو تیڤ دوایین یەکەی مەشقیان لەسەر یاریگای یاریەکە ئەنجامدا. هەولێر سێ یاریەتامی سەرکەوتنی نەکردووە، دوو دوایین یاری بە شکست کۆتایی پێهێناوە بۆ سەرکەوتن لە میارێ دەجەنگێت. هەولێر بە 39 خاڵ لە خانەی سێزەی ڕیزبەندیە لە ڕیزەکانی هەولێر جگە لەو یاریزانانێکەوە چەند یاریەکە بێبەشن لە یاریکردن، ئەوانیش هەریەکە لە ئەحمەد سەرتیپ و زەید جەمال و ئەیمەن تەڕابلوسی بەهۆی پێکان و عەبدولقادر ئەیوبیش بەهۆی پەیوەندیکردن بە هەڵبژاردەی عێراق لە جامی جیهانی لاوان وەک یاریەکانی پێشتر ناتوانن بەشدار بن. برۆنۆ ئۆلیڤێرای بەرازیلیش بەهۆی کارتەکانەوە لەم یاریە ناتوانێت بەشدار بێت. تەواوی یاریزانەکانی دیکە ئامادەن بۆ یاریکردن. بەتەئکید وەکو خۆتان بزان ئەو دیاری پێشتر کاریگەرێکی خراپێ بوو بۆ ئێمە، بەڵام تۆپی پێ وایە کە تۆ دەبێ چۆن بتوانی خۆت بگەڕێنیتەوە و ئینشاءڵڵا ئێمە یاریزانەکان ئامادەین سبەینێ و کادری تەدریبی هەر هەمومان ئینشاءڵڵا پێکەوە بتوانین دیسان بگەینەوە ڕیزبەندی سەرکەوتنەکان. یانەی قووەتزەویەی پێشەنجی خولی ناوی عێراق بە 62 خاڵ نایەوێت پێشەنجی لەو کاتە ناسکە لە دەست بدات، بۆیە تەنها بۆ سێ خاڵی یاریەکە گەشتی هەولێری کردووە، بەڵام تیپەکە لە توانەکانی حوت یاریزانی بە هۆکارە جیاوازەکان بێبەش دەبێت. سوپاس و ستایش بۆ خوا ئامادەکاریمان باشە. یاریزانەکان بۆ ئەم یاریە باش ئامادەن. وەک دەزانی هەولێر لە یاریگای خۆی تیپێکی قورسە. ئینشاءڵڵا دڵی هاندەرانی یانەکەمان خۆش دەکەین. بیر دەکەینەوە چۆن بتوانین ئەنجامێکی ئەرێنی لە یاریەکە تۆمار بکەین و بۆ ئەم ئەرکەش زۆر باش ئامادەین. هەولێر و قووەتزەویە لە 57 یاری فەرمی بێگەیشتون. 37 سەرکەوتن بۆ یانەکەی پایتەختی عێراق بووە، 10 سەرکەوتنیش بۆ یانەکەی پایتەختی هەرێمی کوردستان لە دەیاریش یەکسان بوونە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.